خوشکان و برایانی بەڕێز سڵاو و ڕەحمەتی خوا لە هەمووتان بێت. لە ئەڵقەی ئەمڕۆدا بە پشتیوانی خۆی گەورە محاولە ئەکەین باسێک لە سەرەتای دروستبوونی ئاسمان بکەین یاخود ئاسمانەکان بکەین یاخود ئەوەی کە بە ئێمە بەبوونەوەری دائەنین. ئێمە هەنگێ شتێ لای ئێمە غەیبە، هەندێک شتیشەیە لەبەر چاومانە. شەرتی ئیمان و باوەڕدارێتی ئێمە یەکێ لە شەرتەکانی ئەوەیەکەوە یاخود شەرتی یەکەم و شەرتی سەرەتای ئەوەیە کە ئێمە باوەڕمان بە غەیب هەبێت. ئێمە پاژەوەی کە زانیمان پەروەردگارێکمان هەیە، خوایەکمان هەیە، ئێمەی خوڵقان و هێناوی نێتێبوون و زانیمان کەوا ئەم خوایە پێغەمبەرێکی بۆ ڕەوانە کردوین کە وەکو خۆمان وایە بە شەرێکە و لە خۆمانە و بە زمانی خۆمان قسە ئەکا و پەیامێکی پیا ناردووە، ڕیسالەیەکی پیا ناردووە، حەقیقەتی وەضعی خۆمانمان پێ ئەگەڵێت. خوای گەورە ئێمەی بۆچی دروست کردووە، ئێمەی بۆ هێناوەتە ئەمبوونەوە، مەبەست لە دروستبوونی ئێمە چییە، خوای گەورە چی لە ئێمە ئەوێ و بۆرەو کوێ ئەڕۆین و چی پێویستە لەسەرمان، چی واجبە لەسەرمان، چی بکەین پەروەردگارەکەمان لێمان ڕازیە بێ، چیش بکەین لێمانە ڕەنجێ، خۆمان لە چی پارێزین. ئەمانەی هەر هەموو بۆ ڕوون کردوینەتەوە. جگە لەمانش کۆمەڵی زانیاری و معلوماتی کەشی پێداوین کە باز لە گەورەی و دەسەڵاتی خوای گەورە ئەکات. هەندێک جار ئێمە دەرک بە هەندێکیانەکەین ئاسانە چونکە ئاسارەکەی لەبەر چاوی خۆمانە هەیە ئەبین دێت. هەنگی کەشیان ئێمە دەرکی پێ ناکەین، بەڵام چونکە ئەمەی کە پێی وتوین و هەرچێک لەوەی کە پێی وتوین و دەرکی پێکەین بۆمان دەرکەوتۆ کە ڕاستە، باوەڕمان بەوەکی تریشی هەیە. یعنی ئێمە کاتێک کە قورئان حەج ئاەتێ لە ئاەتەکانی قورئان بگری کۆمەڵە زانیاریکی وا تایە کە ئەی سەلمێنێ ئەم قورئانت هەڵبەسراوی دەستی بەشەر نییە و لەلایەن خواوەیە کە من بۆم یەکلا بۆ قورئان کەلامی خوایە و لەلایەن پەروەردگارمەوەیە. ئەو معلوماتانی کە تایەتی پێویست بە گومان خستنە سەر و پێویست بە لێکۆڵینەوە و پێویست بە ملاولا ناکە. ئەمەندە لێکۆڵمۆ کە بمێن لی تێبکەم بزانم خوای گەورە چی بازەکە و ئەڵێ چی، نەک ئەوەی کە گومانەمە بیسەلمێنم کە ڕاستە. ئێمە کاتێک کە خوای گەورە باسی هەندێک بوونەوەرمان بۆکە کە لە ئێمە غافڵە و دوورە. ئێستا ئێمە هیچ کاسمان نە بەهەشتمان دیوە نە جەهەنەمان دیوە. ئەو بەهەشتەی کە خوای گەورە بۆمان بازەکە فەرمێت جەنەتون عەرضها السەماوات والئەرض، بەس تەنها پانایەکەی هێندەی عەرز و ئاسمانەکانە، نەک تەنها ئاسمانێک، هێندەی عەرز و ئاسمانەکانە بەس تەنها پانایەکەی. ئەمەشێکی کێ لە دروستکراوەکانی خۆ. جەهەنەمێکی گەورەش خوا پەنامان بە کە جێگەی هەرچی ئەم مەخلوقاتە هەیە بەجارێ جێگەی تیا ئەبێتەوە. ئەوەشان دروستکراوێکی خوایە و مەگەر خوای گەورە خۆی بزانێت لەکوێی دروست کردووە. ئێمە خوای گەورە لە هەنگێک حەدیث ومانە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمانە گێڕێتەوە باسی هەنگێ حجوبی نورمان بۆ کات، بیحاری نورمان بۆ ئەکات کە فەرمێ کاتێ لە شەوی میعراجە خوای گەورە هەڵی کێشاوە حەوت طەبەقەی ئاسمانی گێڕاوە، لە دوای ئەوە گەیشتۆتە شتێک پێی وتراوە سیدرەتول المونتەها. ئەم سیدرەتول المونتەها لە مەگەر قەد گەورەی ڕادەی گەورەی مەگەر خوای گەورە خۆی بیزانێت کە ئەفەرمێت دارێکی گەورە بووە گەڵاکانی لە گوێچکەی فیلە چوو کە دارێک بۆ مەگەر خوا بزانێ عەزەمەت و گەورەیەکەی چییە. خوای گەورە نوع مەخلوقاتی وای دروست کردو ئێمە مەگەر لە ڕێی وەحیەوە، لە ڕێگەی وەحی و سروشەوە ئێمە پێمان بگا کە خوای گەورە چی دروست کرد و مەخلوقاتی چۆنیە. ئێمە بەس تەنها ئەوەندەی کە ئەیزانین چاومان بڕێتە سەر هێشتا ئەویشمان بۆ حەل نابێ. نازای ئەمەیان بەم ئەسێرێ بۆ ئەخولێتەوە، ئەمانە بۆ بە دەوریەکە ئەخولێنەوە، ئەمەیان بۆ تۆپەڵێ ئاگرە، ئەمەیان بۆ تۆپەڵێ بەفرە، ئەمەیان بۆ غازی، ئەمەیان بۆ ڕەقا. ئەم کەونەیەکم جار چۆن دروست بووە، تەقینەوە لە تەقینەوەیکی گەورە بووە، گەورەکە چۆن بووە، هێزی ئەم تەقینەوەی چۆن بووە، ئایا هەموو کەون بەمە هاتوۆتە بوون، ئایا ئاوە خەریکی ئەم معلوماتانەی معلوماتی خۆڵ و بەردە، معلوماتی مادەیە کە لەبەر دەستمانایە. بەڵام ئەو دی مادەکەوە ئەگەر بە عەقڵی شەق و شڕی خۆمان بمانوێ ئەو دی مادە لێگەینەوە، ئێمە جارێ مادەکەی کە خۆمان هەستی پێکەین بە پێنج حەواسەکە بۆمان حەل نابێ و بۆمان یەکلایی نابێت و وردەکارەکانیمان هەمووی ناتوانین دەرک پێ بکەین. چ جای ئەو شتانی کە لەو دی و ئەوەن، چ جای ئەوەی کەوا عیلاقەی بە ذاتی خالقەکەوەیە کە ذاتی ئەڵڵایە. ئێمە خوای گەورە فەرمێ ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب. أفرمي أو قرآن هداية بۆ ئەو کەسانەی کەوا لە پارێزکارن، خۆیان لە شتانێک ئەپارێزن کە خوا حرامی کردووە، کە ئەوانیش یەکەم سیفەتیان ئەوەی ئیمانیان بە غەیب هەیە، ئیمانیان بەو شتە نادیارانەیە کە خوای گەورە باسی ئەکات. مەسەلەن ئێمە کە باسی عەرشمانە کرد، مەسەلەن پێغەمبەر صلی الله علیه و سلم باس دەکات دەفەرمێ خوای گەورە ڕوخسەتی داوم باسی مەلایکەتێک بکەم کە چەمیوەتەوە
شانی وا لە ژێر عەرشە یاخود پشتەمەلی شانی وا لە ژێر عەرشە شانی داوەتە بەر عەرش ئەمە یەکێکە لەو فریشتانەی کە خوا دروستی کردووە پیانەوتی حەمەلەت العەرش هەڵگرەکانی عەرش پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ لە نێوان نەرمایی گوێچکەی هەتاک و شانیە بەس ئەم مسافەی نەرمەی گوێی بۆ شانی 700 دانە ساڵە ڕێیە جا 700 ساڵ بە چ ساڵێک خۆ بە ساڵی گۆی زەوی نییە خی گەورە لە قورئانە فەرمێ إن يوما عند ربك كألف سنة مما تعدون تەنها ڕۆژێک لە لای پەروەردگارێ 1000 ساڵە لەم ساڵانەیەوە یەک ڕۆژی جا ئەمە فەرمێ تەنها لە نەرمەی گوێیەوە هەتاک و شانی 700 دانە ساڵە ڕێ ئەمە فریشتەیەکە لەو فریشتانەی کە خوای گەورە دروستی کردوون ئەمری پێکردوون کە عەرشی خوا هەڵبگرن عەرشی خوا 4 قائمە هەیە یاخود 4 پێچکەی هەیە ئەوەی کە حەدیثەکان بۆمان باس دەکات بە دەلیل حەدیثی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان گەڕێتەوە فەرمێ ڕۆژی قیامەت کە خوای گەورە منی زیین کردووە سەیرەکەم موسا لە پێش منە باوەشی کردووە بە یەکێک لە پێکانی عەرشە کەواتە عەرش قائمەی هەیە پێچکەی هەیە یاخود قاچی هەیە کە لە سەری بێت لە ڕۆژی قیامەتە کە خوای گەورە بۆ مافکاڵی ويحمل عرش ربك يومئذ فوقهم 8 هەشت مەلایکە دیا هەشت پۆل مەلایکە دیا هەشت دەستە مەلایکەت ڕۆژی قیامەت عەرشی خوا کە دێنن بۆ ساحەی عەرەفات و ساحەی مەحشەر لە هەشت لاوە عەرشی خوا هەڵگیراوە یەکێک لە مەلایکەتانە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باس دەکات ئەفەرمێت تەنها لە نێوان نەرمەی گوێچکەیە حەتاکو ئەگاتە سەر شانی 700 دانە ساڵە ڕێ بۆ ساڵانی کە خوای گەورە خۆی ئەزانێ لە لای خوا نەک بە ساڵەکانی گۆی زەوی باش دروستکراوی کەیوانمان بۆ باس دەکات تەنها مثلا بۆ نمونە لەوح المەحفوظ لەوح المەحفوظ ابن عباس کە کوڕەمامی پێغەمبەر صلی الله علیه و سلم تەرجمانی قورئان و یەکەم مفەسیری قورئانە عیلمەکەی لە پێغەمبەر صلی الله علیه و سلم وەرگرتووە بۆمان ئەڵێت ئەفەرمێت خۆی قسەی خۆیەتی ئەفەرمێت خلق اللوح المحفوظ یاخود خلق اللوح المحفوظ كمسيرة 100 عام بەس تەنها لەوح المەحفوظەی کە خوای گەورە لە عەرش لە سەر و عەرشەوە لە لای خۆی دروستی کردووە معلوماتی ئەم بوونەوەرەی تیان نووسیوە بەس تەنها ئەو لەوح المەحفوظە 100 دانە ساڵ ڕێیە 100 دانە ساڵ جا ئەبێ بە چ ساڵێک 100 دانە ساڵ ڕێیە ئێمە وتمان تەنها یەک ڕۆژ خوا فەرمێ إن يوما عند ربك كألف سنة مما تعدون تەنها یەک ڕۆژ لە لای پەروەردگارێ 1000 ساڵی ئەوەیە جا ئەو 100 دانە ساڵە بە چ ساڵێک بەو ساڵی کە ڕۆژێکی 1000 ساڵە یاخود ساڵی کەش هەیە لە لای خوا کە خوای گەورە فەرمێ في يوم كان مقداره 50,000 سنة لە ڕۆژێکە کە 50,000 ساڵی دنیاە ئێمە قورئان بۆی ڕوون کردوینە تۆ پێمان ئەڵێ زەمن شتێکی قیاسیە کات شتێکی قیاسیە ئەم کاتی کە لەسەر عەرزە هەیە 24 ساعاتە لە شوێنەکانی کە ئاوا کات 24 ساعات نییە کات بەم شێوەیە نییە تۆزیکەی شەڵاگەر مەجال هەبوو دێنە سەرەوەی کە کات چۆن دروست بووە کات لەگەڵ جێگە و مەکانە خوای گەورە چۆن خوڵقانێتی چۆن هێنایەتی بوون بەڵام ئێمە باز دەکەین ئەڵێ ئەم شتانە غەیبە ئێمە دەربارەیان بەس ئەوەندە ئەزانین کە خوای گەورە بۆمانە گێڕێتەوە بە کورتی و کورتی مەنزەرەکە لە بەرچاوی هەرێومان بێ ئەوەی کە ئێمە دەیزانین خوای پەروەردگار عەرشێکی گەورەی لە پێش هەموو شتێکا بۆ خۆی دروست کردووە ئەم عەرشەشی لەسەر ئاو داناوە دەی ابن عەباس پرسی ئەی ئاوەکە چییە فەرمووی لەسەر بایە باوەکەش لەسەر هەوایە لەسەر بۆشاییە خوای گەورە چۆنی ویست ڕایەگرێت ئەو مەلایکەتانەی کە عەرشی خوایان هەڵگرتووە هەرچەندیان کرد ناتوانی عەرشی خوا بچنە ژێر عەرشی خواوە هەتاکو خوای گەورە پێی فەرموون بڵێن لا حول ولا قوة إلا بالله اینجا توانیان بچنە ژێر عەرشی خواوە ئەوە نەبێ ئەم عەرشە خوای هەڵگرت بێ و خوای گەورە لەسەر ئەم عەرشە یعنی جێگەی بوو بێتەوە بڵێ ئەمام کورسیەکەەوە نەعوذ بالله بیش و پێنی بە زەلامێک وەکو ئێمە چۆن یەکێک لە ئێمە لەسەر کورسیەک دانیشێ و ئابزانی خوای گەورەش ئاوەکو زەلامێ وەکو مەخلووقێ لە مەخلووقەکانی خۆی لەسەر عەرشدا چۆن نەخێر خوای تەبارەک وتەعالە لەیسە کەمیثلیه شەی هیچ شتێ وەکو خوا نییە ئێمە وەنگازانی خوای گەورە لەسەر و عەرشە ئەفەرمێ الرحمن على العرش على بۆ علو استعلاء ئیستیوای کردووە خوا لەسەر عەرش ئیستیوای کردووە ئێمە ئەزانین کە خوای گەورە لەسەر و عەرشەوە ئیستیوای کردووە ئیستیوا چۆنە نازانین ئیستیوایە لایقە بە ذاتی خوای تەبارەک وتەعالە نە تەحریف یەکەین نە تەعتیل یەکەین نە تەشبیهیش یەکەین نە معناکەیە گۆڕین ئەڵێن ئیستەوا على العەرش بە معنای ئەوە دێت نە ئەژڵێین نەخێر خوا ئیستیوای نەکردووە لەسەر عەرش نەعوذ بالله خوای گەورە خۆی فەرمێ من لەسەر عەرش ئیستیوام کردووە ئەڵێن بەڵێ پەروەردگار لەسەر عەرشەوە ئیستیوای کردووە چه ئیستیوایە لایقە بە ذاتی خوای گەورە خۆی کەیفیەتەکەی ئێمە نازانین ئیمانمان پێیەتی باوەڕمان پێیەتی کە خوای گەورە ئیستیوای کردووە وا لەسەر عەرشی خۆی وا لەسەر هەموو مەخلوقاتی خۆیەوە و ئاگای لە هەموو مەخلوقاتی خۆشی هەیە لە شتەکەش زۆر ناکۆڵینەوە
ئێمە نازانین عەرشەکەی کە خوا دروستی کردووە هێشتا چییە و چۆنە و چۆن دروستی کردووە، چ جای بزانین خواکەی کە دروستی کردووە، چ جای بزانین ئەو خالقەی کە هێناوێت تێبوون بزانی ئەو چییە و چۆنە. ئێمە دەربارەی خوای تەبارەک وتەعالا لە ڕێگەی مەخلوقاتەکانیەوە کە لێی وردەبینەوە گەورەی و عەظەمەتی خوامان بۆ دەرەکەوێت. باشە عەرشێکی گەورە خوای گەورە یەکەم مەخلوقە دروستی کردووە لەسەر ئاو دروستی کردووە، پێش ئەم عەرشە و پێش ئەم ئاوە هیچیکەی دروست نەکردووە، پاشان قەڵەمێکی دروست کردووە لەسەر و عەرشەوە لە لای خۆی، لەوحێکی گەورەشی بۆ دروست کردووە لە پاش قەڵەمەکە کە مسافەکەی وەکوی ابن عەباس دەفەرمێ 100 دانە ساڵە ڕێ بەگەر خوا بزانێ بە چ ساڵێک فەرمانی بە قەڵەم کردووە قەڵەم بنووسە، قەڵەمەکەش لە نور دروست کراوە، بنووسە لەسەر ئەم لەوحە ئەی پەروەردگارە چی بنووسم، هەرچی هەیە و هەرچی ئەبێ وردەکاری هەموو شتەکان بنووسە، هەرچی لەسەر لە بوونەوەرە هەیە بینووسە. قورئان لە زۆر شوێنە تقریباً لە 24 جێگەیە خوا باسی ئەو لەوح المەحفوظەمان بۆ کە کە خوای گەورە هەموو شتەکانی تیا نووسیوە لەسەر و عەرش لە لای خۆیەتی، خۆی نەبێ هیچ کام لە مەخلوقاتی بۆی نییە ئیطلاعی لەسەر کازانێ ئەم لەوحە چی تایە، بەس خۆی ویستی معلوماتی لێوە پیشانی عەبدێکی بابەیەکێکی بڵێ پێڵێت، بەڵام هیچ عەبدێ بۆی نییە سەیری ئەم لەوحە بکازانێ لای پەروەردگار چی نووسراوە، عیلمی ئەوەڵ و ئاخیری تیا نووسیوە. لە دەوری 24 جێگەی قورئانە خوا باسی ئەم لەوحەی کردووە، لە 7 جێگانە هەر تایبەت باسی کارەکانی ئەم لەوحاکە چی تیا نووسراوە. لە یەک شوێنیشانە لە قورئان هەر بە ناوی لەوح المەحفوظ ناوی بردووە لە سوورەتی بڕوجە کە خوای گەورە فەرمێت في لوح محفوظ لە سوورەتی بڕوجە، خوای گەورە بۆمان باس دەکات. ئەم لەوحەی کە خوای گەورە دروستی کردووە لەسەر و عەرشەوە لە لای خۆی یەکێ لەو ئاەتانی کە باس دەکات چی تیا نووسراوە بۆمان نەگێڕێتەوە، فەرمێن و معلوماتی کە تیا نووسراوە لەو لەوحەیە. أفرمي أعوذ بالله من الشيطان الرجيم سورة أنعام آياتي 59 أفرمي وعنده مفاتيح الغيب لا يعلمها إلا هو كليلكاني غيب أو جهانا نادياراني كإيوة نايزان كليلكاني همو لا إخواه عنده مفاتيح الغيب لا يعلمها إلا هو خوينا به هج مخلوقي كنايزاني أما علمي خواتي خو بوي خوايا ئێمە حەلەوەی کە چاومان بڕەکانەوە زیاتری چیکە ئەوەی کە حەواسەکانمان بڕەکان ئەوەندە ئەبینین غەیب لە لای خوایە. جا فەرمێ وەیعلەم ما فی البەڕ والبەحر ئەوەی لە وشکانیایە و ئەوەی لە تەڕاییە لە بەحرایە خوای زانێ. وما تسقط من ورقة إلا يعلمها حج گەڵادارێ بکەوێتە خوارەوە لە دارەکەی خۆی خوای زانێت ولا حبة هەردەن کە تۆوێک في ظلمات الأرض لە تاریکاییەکانی ناوسکی ئەرزە ولا رطب ولا يابس هەرچیە وشک بێ و هەرچی تەڕ بێ بەردێکی ڕقی وشکە لەژێ عەرزە یاخود گیاندارێکە لە ناو عەرزەیە ناواخنی تەڕە و ڕۆحی تایە و گیانی تایە و خوێنی تایە و ژیانی تایە چ تەڕ بێ و چ وشک بێت إلا في كتاب مبين هەر هەمووی ئەوتان لەو کتابە مبینەیە لای خوا نووسراوە لەو لەوح المەحفوظەیە لای خوا هەیە. لە ئاەتی کەیا فەرمێت کە باسی ئەومان بۆ کە و لەوحە چی تایە ئەفەرمێت وما تكون في شأن وما تتلو منه من قرآن هج كارك إيوايكن يا كتو أيكيت وهج قرآنك تو أي خونيتوا ولا تعملون من عمل هج عمل كارو كردويك إيوايكن إلا كنا عليكم شهودا إما شاهدين بسرتانو آقامان ليدي هرچی كارو كردويك هرچی أوي إيوما بستانا بيكن إلا إما شاهدين بسرتانو إذ تفيضون في لو كاتيك هاي كلمة أقام لتانا إذ تفيضون في لكاتي أنجام داني كاركا أخوان فرمي من أقام لتا وما يعذب عن ربك من مثقال ذرة في الأرض ولا في السماء هندي مثقال الذرة لأخوا ونيا نلا عرض نلا عثمان كان هندي مثقال الذرة يعني بروتونيكا نيوترونيكا إلكترونيكا ولا أصغر من ذلك لو جورتن حتى كوكات درجة كواركاتا كان تەنانەت کوارکاتەکانیش کەیتر ئەڵەن پرۆتۆن و نیۆترۆنەکانیش لەو پلەوان پێکاتۆم کوارکاتانە هەر بوونیان یار و کوڕیشاڵی وزەوان ولا أصغر من ذلك لەوە بچووکتریش بێ ولا ئەکبەر لەوەش گەورەتر بێ إلا في كتاب مبين وردەکاری ئەم گەردیلانە و ئەم پرۆتۆن و نیۆترۆنانەش هەمووی لەو لەوح المەحفوظەیە لای خوا نووسراوە هیچ شتێ لە خواون نییە هەچ کارێ ئیکەن هەچ کردەوەیە ئەوەی نهێنیە ئەوەی ئاشکرایە هەرچی مەخلوقات هەیە دەنکە تۆیەک لە ناوسکی ئەو عەرزەیە بێت گەڵایەکی دار بکەوێتە خوا هەرچی هەیە و نییە ئیلا لەو لەوح المەحفوظەیە لای خوا نووسراوە. با ئێمە لە عەقڵی خۆمانە و لە عیلمی خۆمانەوە سەیری خوا نەکەین
ئێمە یاسایەکی عەرزی جەنابتانێکمە ئەم یاسایە بێ بگرن بۆ تێگەیشتن لە ذات و صفاتی خوا بەپێی ئەمە بیر بکەنەوە چۆن بۆ تێگەیشتن لە صفاتی خوا خوای گەورە ئێمەی دروست کردووە ئەوێ خۆیمان پێ بناسێنێ مانەوەی ئەوێ وامان لێ بکە ئێمە خوا بناسین پەروەردگارمان بناسین باش سێ شت هەیە لە ئاسی خوایە یەکەم ذاتی خوا دووهەم صفاتی خوا سێهەم دروست کراوەکانی خوا کردەکانی خوا ذاتی خوا صفاتی خوا ئەفعال و ئەعمالی خوا باش نمونەیەکی جوانتان بۆ بێن متالەی تێبگەن ئیمامی غەزالی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم نمونەیە دێنێتەوە ئەفەرمێ ئەو خۆرە لە ئاسمانە تیشک و ڕووناکیەکەی ئەیدا لە زەوی کاتێک کە سەیری ئەو ئەرزاقی کە زەوی ڕووناکی کردوێتەوە ڕەنەکانە بینی دروستکراوەکانی خوا بینی جوانی بوونەوەرە بینی ئاوە بینی شاغە بینی دەشت دەبینی درەخت دەبینی حیوانات دەبینی هەوا بینی چییە بینی ئینسانەکانە بینی ئەو خۆرە تیشکەکەی داوە لەسەر زەویگەرەوە نەبووە بوو بە تاریکی دووتەک هیچمان نابینی ئەها چەند جوانە لێی تێ ئەگەین و لێی حاڵیە بین و لێشی وردەبینەوە بەڵام وەرە سەر بەرزکەرەوە بۆ ئاسمان نەک بۆ خودی خۆرەکە بۆ نزیک خۆرەکە بۆ چواردەوری خۆرەکە سەیرەکەی کە چاو نزیکەکەیتەوە لە خۆرەکە لە ئاسمانە ئەو تیشکا گەر بێتە سەر عەرز کە پەرش بۆتەوە بڵاو بۆتەوە هەموو شتێکی ڕووناکردێتەوە شتی پێبینین بەڵام ئەگەر چاو بەرز بکەیتەوە بۆ لای تیشکەکە نەک بۆ لای خۆرەکە خودی خۆرەکە بەڵکو نزیکی خۆرەکە لەبێ چاو لێڵە بێ لەوانەیە چەندین ئەستێرە تەنانەت مانگیش ئەگەر نزیک بێتەوە لە خۆر نایبینی لەبەر بە قووەتی تیشکی خۆرەکە تیارێک ئەگەر بە ئاسمانە یا تێرێک بە ئاسمانە بڕوە کاتێگاتە مسافێک لە نزیک خۆرەوە ئاستی خۆرەوە لە ئاسمانە کە تۆ سەیرەکەی نایبینی بۆ لەبەر ئەوەی تیشکی خۆرەکە لە چواردەوری خۆی ئەمەندە بە قووەتە بە هەزار حاڵێک شتەکانی ئەو ئاسمانە لەو نزیکانە بۆ جیاکرێتەوە لەوانەیە شت ببینی بەس کەم ئەی وەرە سەیری خودی خۆرەکە خۆی کە چاو ببڕێرە خۆرەکە زاناکان ئەڵێن هەچ کەسێ 3 دقە 4 دقە چاو ببڕێتە خۆر لە کاتێکە کە هیچ شتێ بەری نەگرت بێ 4 دقە چاو نەتوکێنە سەیری خۆرکە چاوی کوێرە بێ بە تەواوەتی کوێرایی دایە ڕێک کوێرە بیت ئەگەر سەیری خودی خۆرەکە خۆی بکەین ئەگەر سەیری تیشکی خۆرەکە لەسەر زەویا بکەین هەموو شتێکی بۆ ڕووناکردێت و ئیسفادەی لێکەین ئەگەر سەیری نزیک تیشکی خۆرەکە بکەین هەنگێش دەبینین و هەندێ نابینین ئەگەر سەیری خودی خۆرەکە بکەین چاومان کوێرایی دایە هیچ حاڵی نابین تشبینە بێ تشبینە بێ وەلیلای المەثل الأعلا ئاوا لە ذات و صفات و ئەفعالی خوا تێبگەن ئەگەر سەیری دروستکراوەکانی خوا بکەی گەورەی خوا و عەزەمەتی خوا و عیلمی خوا و حیکمەتی خوا و دەسەڵاتی خوا بۆ دەرەکەوێت هەتا وربیتەوە لە دروستکراوەکانی خوا اینجا گەورەی خوا بۆ دەرەکەوێت اینجا عیلمی گەورە و فراوانی خوا بۆ دەرەکەوێت اینجا حیکمەتی خوا و لە مەخلوقاتیا بۆ دەرەکەوێت اینجا قودرەت و دەسەڵاتی خوا بۆ دەرەکەوێت بەڵام وەرە بچۆ سەر صفاتەکانی خوا چاو هەڵبرە بەرەو خوا بۆ صفاتەکانی جارێ بۆ صفاتەکانی نەک بۆ ذاتی خوا کە هاتیتە سەر صفاتەکان سەیرەکەی لێڵیەک ڕوتیەکە هەنگێ شت دەرک پێەکەین بەڵام هەنگێ شت دەرک پێ ناکەین یعنی چی مەسەلەن خوای گەورە خۆی مان پێ ناسێنێ ئەڵێ من عەلیمم خوا عالم الغەیبی وەشەهادە عالمە عەلیمە عیلمی هەیە ێ باشە کاکاڵی خۆ منیش عیلمم هەیە دەوەرە با قیاسێکی بینی عیلمەکەی جەناب تۆ عیلمی خوا بکەین عیلمی پەروەردگارە ئەو عیلمەی کە من و تۆ هەمانە هەنگێ شتە زانێ و کەمێک لە شتە زانێ و زۆرێک لە شتەکان نازانێ وایە ئەو عیلمەی من و تۆ هەمانە سنوورێکی هەیە لێرەوە دەستپێکان لەوێ کۆتایی پێدێ لە هەموو شتێک نازانێ وایە ئەم عیلمەی کە من و تۆ هەمانە پێشتر نەمان بوو ئیستا هەمانە ماوەی کە نامێنێ دەفەوتێ لە بیرمانەچێتەوە ئەم عیلمەی کە من و تۆ هەمانە لە بیرچوونەوەی بەسەرادێ زیاوکەمی بەسەرادێ ئەمڕۆ شتێ فێرە بم دوێنێ نەمزانیوە سبەینە شتێکم لە بیرەچێتەوە کە ئەمڕۆ زانیومە ئەمە بۆ خواوان نییە خوای گەورە عیلمی خواوکم عیلمەی من و تۆ نییە نە ئەوەڵی هەیە نە ئەخیری هەیە هیچ شتێکی لێ غایب نییە هیچ شتێکی لێ بەدەر نییە نە زیاکە نە کەمەکە هەر هەموو شتەوەتە لە عیلمی خوای نووسراوە بەڵام ئەگەر خوای گەورە عیلمی نەدایە بە ئێمە هیچ تا ئێوارە باسی خۆی بۆ بکردی نابیوتە خوا عەلیمە باشەمانۆ بێ عەلیمی چی بێ ئەگەر بیوتە خوا عیلمی هەیە ئەمانۆ بێ عیلم چی بێ هیچی لێ حاڵی نابووین لەبەر ئەوە حکمەتی خوای گەورە وای خواستووە قەترەیەک لەم صیفەتەی خوا کە صیفەتی عیلمە بیرژێنێتە خوارەوە بۆ سەر مەخلوقاتەکانی دابەشی کا بەسەر ئەم مرۆڤانەیە بۆ ئەوەی بزانن عیلم چییە
بۆی بزانن زانست چییە ئەیدا نەمانەزانی تاوارە خوا باسی علمی بۆ کردیان نەمانەزانی خوا ئەم سیفەتەی هەیە خوای گەورە باسی ڕەحمەتی خۆیمان بۆکە خۆیمەش ڕەحمەت لە دڵمانایە خوای گەورە بۆیە قەترێک لە بەحری ڕەحمەتی خۆی خستۆتە ناو دڵی هەموو مەخلوقاتەکانیەوە پێغەمبەر صلی الله علیه و فەرمێ خوای گەورە ڕەحمەتی کردو بە 100 بەشەوە نۆ بەشی لای خۆی داناوە یەک بەشی دا بەزانە و بەسەر هەموو مەخلوقاتەکانی خۆیان بەشی کردووە داعی کە ڕەحم بە ئەولای خۆیەکە مریشکێک کە ڕەحم بە جوجەڵەکانی خۆیەکە ئاژەڵێک کە ڕەحم بە بێچۆکانی خۆیەکە هەرچی ئەو ڕەحمەی لەم بوونەوەرەیە هەیە ئەو بەشێکە خوا دای بەزانوتە خوار دەیت تا ئێوارە خوا بۆ ئێمەی باس کردای بوتە خوا بە ڕەحمە خوا ڕەحمانە خوا ڕەحیمەمانەوە بێ ڕەحمان و ڕەحیم چی بێ چونکە نەمانەزانی ئەم سیفەتە چییە بەڵام چۆ ئەم سیفەتەی خستۆتە ناو دڵی ئێمەوە فێری کردوین ڕەحمەت چییە بۆ ئەوەی بزانین ئەم سیفەتە لای خوا کە باسی خۆیمان بۆ کاڵێ بە ڕەحمەتم بەڵام ئەو ڕەحمەتەی ئەو جیا لەگەڵ ڕەحمەتی ئێمەیە ئەو ڕەحمەتێکە شایەنی خوایە وەک چۆن خوای گەورە هیچ شتێک سیفاتەکانی وەکو ذاتی وەکو ذاتی ئەو نیە سیفاتی هیچ شتێکیش وەکو سیفاتی خوا نییە باش کەواتە سیفاتی خوا هەنگشتی تیا ئاوە دەرکی پێکەین وەکو سیفەتی علم و ڕەحمەت و قودرەت و مەشیئەت و ئیرادەت و بەڵام کاتێک کە خوا بمان باز دەکا ئەڵێ هو الأول فليس قبله شيء وهو الآخر فليس بعده شيء خوای گەورە ئەوەڵە لە پێش خواوە هیچ نەبووە ئاخیرە لە دوای خواوە هیچ نییە هەر هەیە و هەرەمێنێ ئەمە ئێمە لێی حاڵی نابێ یعنی چی خوا هەر هەبووە یعنی چی خوا هەرەمێنێ ئێمە هەرچیمان دیوە دروست دەبێ ئەفەوتێ کاتێک کە پێمانەڵێ خوا هەر هەبوو هەرەمێنێ سەرەکەی لێ حاڵی نابێ خوای گەورە باسی قەضا و قەدەری خۆیمان بۆکە لە عیلمەکەی خۆیان ئەو بەشەمان لە عیلم تێگەیشتین کە خوای گەورە عالمە بە هەموو شتێک کەچی کابرا ناچێت بە عەقڵیاڵە یعنی چی خوای زانی کە من فڵانە کەسە کوژم یعنی خوای زانی من ئەو زینایاکەم یعنی خوای زانی من ئەو دزیاکەم بەڵێ خوای زانی ئەرە وەڵا ئەگەر وانە بێ خوا نییە ئەگەر نەزانێت کە جەنابی سبەینێ چیەکەیت و چی و بەسەر دێ کەواتە خوا نییە نەعوذ بالله ئەرە وەڵا ئەزانێت کە چی ئیستا ئەیکەیت و چی پێشتر کردوتەوە لە مەولاش چی ئەکەیت و تووشی چیش ئەبی و ئەشزانێ ئەوەشی کە نەبووە ئەگەر ببوایە چۆن ئەبوو ئەوەش ئەزانێت کاتە ئەو عیلمەی خوا ئاوایە ئاخر بۆیە خوایە بەس عیلمی من و تۆ نازانی یعنی تەشبیه نەبێ وەلای المەثل الأعلى تۆ فلیمێک تۆپێنێکت دیوە ئەوە دوو تیپ یاریەکە ئەم دوو تیپە پێکەوە یاریەکەن یەکێکمان یاریەکەی دیوە زانێت دوو بە یەک کۆتایی هاو ئەوی کە نەیدیوە نازانی ئێستا چییە بێ نازانێت ئێستا فڵان کەس فاوڵ لەوەگرێت نازانێت کە ئێستا فڵان کەس کاتی سووریە درێتێ نازانێت ئەو فڵان کەس و فڵان ئێستا شەڕیانە بێ نازانێت دقەی یەکەم جەمی یەکەم ئەوەیان بۆ زیاد کرد و جەمی دوم ئەوەندەیان بۆ زیاد کرد نازانێت ئەمەندە گۆڵ کراوە و گۆڵەکان لە دقەی چەند ناکراوە بەڵام ئەو هەمووی ئەزانێت زانینەکەی ئەم خوای نەکرد ئەو تیپە لەوی بەرێتەوە بەس ئەمەی زانی تەشبیه نەبێ ولله المەثل الأعلى خوا ئەزانێ من چیەکەم بەدەو نەهاتۆ دەسم بگرێ زینام پێ بکات دەسم بگرێ پیاوم پێ بکوژێ بەس خوایەتی خوا ئەوە ئەخوازێ کە بزانێ من چی ئەەکەم من بە ئیرادەی خۆم کردومە ئەو کەسێک کاڵێ وەڵا خوا دزی پێکردم خوا قەتڵەکەی پێکردم دووەر بعد با قبولی کا من فیشەکێکی پێوانم قسە نەکات دەی ئەگەر وتی چێڵە بڵە خوا بە زۆر دەستیاوە بەرزکردم و فیشەکەکەم نابێتەوە زانم باوەڕ بۆ قسەیاکە پێم پێ ناکەنێ بەڵام کاتێکە خۆی تاوانەکە سەرەکەی نەعوذ بالله تاوانەکە باتە پاڵ خوا بڵێ خوای گەورە لە ناوچاوی نووسیم نە خوا لەم لەوح المەحفوظەیە لە لای خۆی لەسەر و عەرشە هەموو عیلمی خۆی نووسیوە بەڵام زانینی خوا بەوەی کە ڕوو ئەدا معنای زۆر لێکردنی تۆ نێبێ ئەو گوناحە و پێ بکە من مامۆستایەکم مەچمە پۆلێکەوە هەر ئەوەڵی ساڵە دەرسی یەکەم ئەڵێمەوە یەکسەر تەلەبەکان چووکە خیبرەمە 20 ساڵە دەرس ئەڵێمەوە بەس سەیری تەلەبەکانەکەم ئەڵێم فڵان کەس تۆ ئەم ساڵ یەکەمە بیت فڵان بەخۆی تۆ ئەم ساڵ دەرناچیت لەوانەیە تم هەر دەرسیشان پێ نەڵێم لەوانەیە پۆلە هەر دەرسیشان پێ نەڵێم هەر بڕۆم لەو مەکتەبەش نەمێنم ئاخیری ساڵ بالفعل ئەوەی کە من وتم یەکەم بوو ئەوەشی کە وتم کەوت من ئەمەم یەکەم کرد یا خۆی بە سەعی و هەوڵی خۆی یەکەم بوو من ئەمەم خەزیا ئەم بەهۆی تەمەڵی و سەعی نەکردنی خۆیەوە بەڵام منەم زانی بۆ چونکە ئیشی خۆمە تەشبیه نەبێ ولله المەثل الأعلى خوا بەهۆی خوایەتەکەی خۆیەوە کە عیلمی ئەوەڵ و ئەخیری شتەکانی زانێ عەودەی خۆی مل بەرەو کوێ ئەنێ بەڵام ئەو نەهاتووە بە زۆر دەست بگرێ خوا لە قیامەتە پێ ناڵێ ئاوەرە عەبدەکەم تۆ بۆ پیاوی بۆ ژن نەبووی ئاوەرە عەبدەکەم تۆ بۆچی ژن بووی بۆ پیاو نەبوو جاڵی خوای خۆ تۆ منە دروست کرد خۆ بەدەست من نەبوو تۆ بۆچی قژە ڕەش بوو بۆ زەرد نەبوو جاڵی خوای خۆ تۆ وا دروست کرد و من بڵێم چی تۆ بۆ لەم دایک و باوکە بووی خوای خۆ بەدەست من نەبوو بەڵام پێ دەڵێ بۆ نوێژن نەکردووە ئەڵێ خوا پێ دەڵێ مەیان بەدەست خۆت بوو ئیرادەم ماویتێ وستم ماویتێ نەسیحەتم کردووی پێغەمبەرم بۆ ناردووی پەیامم بۆ ناردووی ئارزوەکەشم ماوەتە دەست خۆت
حڕم کردو ئەتوانی هەستی نوێژەکە و کێشتوانی نەیکەی لەسەر ئەوە محاسەبە دەکا خوا لەسەر شتێ محاسەبە دەکا کە ئیرادەی خۆتی تایە ویستی خۆتی تایە و هەموو شتێکشی بۆ ڕوون کردویتەوە بەڵام علمی خوا هەر هەمووی ئەزانێ علمی خوا هەر هەمووی وەکو یەکتیایە زانینی خوا بەم شتانە کە لە لەوح المەحفوظا نووسراوە معناوە نێ خوا بێ بە زۆر گوناحی پێ بکات نەعوذ بالله بەڵام خوای گەورە هەموو ئەم شتانی زانی و هەمووشی بڕاوەتەوە باش ئەگەر بێت و ئالێرەوە ئێمە لە صیفاتی خوا تێپەڕین سەیری ذاتی خوا بکەین چاومان کوێرە بێ لەوێ مێشکمان کولە بێ هیچی بۆ ناکرێت سەیری مەخلوقاتی خوا بکەین گەورەی خوامان بۆ دەرکەوێت سەیری صیفاتی خوا بکەین هەنگێشتمان بۆ دەرەک پێکرێ بەس هەنگێشت عەقڵمان نایبڕێ چونکە لە قیاسی قانونی ئێمەیان نییە ئەگەر بێت و باسی ذاتی خوا بکەین هەر ڕێک مێشکمان لەوێ ئاوەستێ بۆ یەکە پێغەمبەر صلی الله علیه و سلم بە ئاشکرا پێمانەڵێ بیر لە ذاتی خوا مەکەنەوە تفكروا في خلق الله ولا تتفكروا في ذات الله فإنكم لن تدركوا بیر لە خەڵق و دروستکراوەکانی خوا بکەنەوە بەس بیر لە ذاتی خوا مەکەنەوە چونکە هەرچی هاو بە خەیاڵتا وانە ئێوە دەرکی پێ ناکەن ئەم عەقڵەی ئێمە لە چنگە خۆڵ دروست بووە قانونەکانی فیزیا و کیمیای خۆڵ ئەزانێ ئەوانە لێگاتەوە بەس ئەودی و خۆڵ و ئەودی و مادەی بۆ لێک نایرێتەوە لەبەرەوە نازانێ خالقی خۆڵ و مادە چییە ئەم کەونە بە عەرشەکەشەوە بە کورسیەکەشەوە بە حەو ئاسمانەکەشەوە بە بەهەشتەکەشەوە بە جەهەنەمەکەشەوە هەمووی لە مادەی خوا دروستی کردووە هەمووی لە نەبوو هێناوێتێ بوون ئەی باشە پێشەوەی ئەمانە دروستکە ئەی خۆی لەکوێ بوو ئەوەی کە ئێمە پێ ئەڵێ خوا پێویستی بە مەکان و زەمان نییە خوای گەورە خۆی هەر هەبوو و هەر ئەژمێنێ بەڵام ئەمانەی دروست کردووە و ئاثاری عەظەمەتی خۆی بە حیکمەتی خۆی بۆ ئەوەی خۆی بە بەندەکانی بناسێنێ بزانێ کە خوایەکی ئەوە گەورە و عەظیم هەیە باش خوای تەبارەک وەتەعالە ئەوانەی کە پێی وتوین عەرشی خۆی کە لەسەر ئاوە لەسەر و عەرشەوە ئەم قەڵەمە و ئەم لەوحەی داناوە کە هەموو وردەکاری شتەکانی تیان نووسراوە دێینە خوارەوە لە خوار عەرشەوە کورسیە ئەو کورسیەکەوە خوا لە قورئانە ئاەتێکی داناوە کە گەورەترین ئاەتی قورئانە فەرمێ وەسیع کورسیه السەماوات والئەرض کورسیەکەی خوا وەسیع کورسیه السەماوات والئەرض بەس پانایەکەی لە عەرز و ئاسمانەکان گەورەترە بەس پانایەکەی لە عەرز و ئاسمانەکان وەسیع کورسیه السەماوات والئەرض پانایەکەی ئەگەر هەر حەو ئاسمانەکە ئاوا پانیکیت بیخەیتە دەم یەک ئێمە وتمان هەر هەمووی ئاوا بە دەوری یەکان ئەڵقا ئەگەر پانیان کەی هەر حەو ئاسمانەکە و هەرچیەکی تیا ئاوا بیکشێنی پانیکەی هەتا بێ بەیەکین ئینجا بەقەی کورسەکەی خوا پان نییە ئینجا وەکو ئەڵقەیەک وایە کە لە ناو بیابانێکا فڕێدا بێت لە چاو کورسیەکەی خوایە کورسیەکەی خواش ئەمەندە بچووکە لە چاو عەرشی خوایە باش ئەمانە غەیبن نایزانین بەهەشتیش کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە عەرشی خوا ئاوەکو چەتر وایە بەسەر بەهەشتەوە بەهەشت طبعا عەرشی خوا وەکو قوبە وایە وەکو چەترێک وایە بەسەر هەموو مەخلوقاتەکە سەقفی هەموو بوونەوەرە هەموو بوونەوەرەوە تا لەژێر عەرشە بەهەشتەوە تا لەژێر ئەم عەرشەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویە چوار ڕووبارەکەی بەهەشت کە چوار ڕووباری تایە خوا لە قورئانە بۆمان باسەکە ڕووبارێکیان ئاوە ڕووبارێکیان هەنگوینە ڕووبارێکیان شیرە ڕووبارێکیان مەیە شەرابە ئەم چوار ڕووبارە هەر چواری لەژێر عەرشی خواوە هەڵەقوڵێ دێت پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان باس دەکات فەرمێ ئەو دوو ئاەتی ئەخیری سوورەتی بەقەرە خوا نەیاوە بە هیچ پێغەمبەری کە تایبەت لە کەنزێکی ژێر عەرش بۆ منی ناردووە کاتەم ژێر عەرشە خوا ئەزانێت چی کەنز تایە چی مەخلوقات چیایە چی سڕی خوا و نهێنی خوای تیا شاراوەتەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆمان ئەگێڕێتەوە فەرمێ خوای گەورە کتابێکی نووسیوە پێشەوەی مەخلوقات دروستکە پێشەوەی هیچ کەس مەخلوقات دروستکە کتابێکی نووسیوە بە 50000 ساڵ لە پێشەوەی هەموو مەخلوقات دروستکە لە لای خۆی نووسیوێتی ئین ڕەحمەتی سەبقەت غەضەبی ڕەحمەتی من پێشی تووڕەبوونەکەمی داوەتەوە ڕەحمەتم زاڵە بەسەر تووڕەبوونمە بەزەیی من وا لە پێش تووڕەبوونەکەمەوە لە سەر و لە عەرش لە لای خۆی دایناوە کەواتە لە سەر و عەرش لەوحی لێ قەڵەمی تێ کتابیکەی لێ کە خوای گەورە ئەمانەی تیا نووسیوە عیلمی ئەزەلی خۆی تایە لە ژێر عەرشە کانیەکانی یاخود ڕووبارەکانی کە ئاچنە ناو بەهەشتەوە لە ژێر عەرشەوە دێنە خوارەوە نووری ناو فیردەوس نووری بەهەشتەکان لە نووری کوێیە لە نووری عەرشە نووری عەرشی لە نووری ڕووی پەروەردگارمانە کەواتە ئەمە هەروە شتێکی بەسیط نییە ئەمە دەی مەخلوقاتیە مەگەر خوا بزانێ ئەم کورسیەی خوا ئەبێ ئەمە چی تیا بێت کە وەکو پلیکانە وایە کە هەموو عولەما فەرموون جێی پێی خوای تەبارەک وەتەعالایە جێی پێکانی پەروەردگارمانە
خوای گەورە خۆی لە فەرو عەرشە کورسی خوا ئاسی پێکانی خوای تەبارەک و تەعالە ئەم خوای گەورەیە حەج کاتێک کە بێ پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندین حەدیثە بۆمان باس دەکا ئەفەرموێ هەموو شەوێک لە سەیەکی ئەخیری شەوە خوای گەورە دابەزێ بۆ ئاسمانی دنیا ينزل ربكم إلى السماء الدنيا پەروەردگارەکەتان دابەزێ بۆ ئاسمانی یەکەم هەچ کەس بڵێ باوەڕم بەوە نییە پێی بێ ئیمانە بێ چونکە ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەچ کەسێکی جواب زانێت دابەزینەکەی خواوەکو دابەزینی ئێمە وایە کە لە پلیکانەیە گەینە خوارەوە بە پەڕەشوو دێنە خوارە ئەوش هەرپی کافر و بێدینە بێ چونکە خوای گەورە لە هیچ کام لە مەخلوقاتی ناچی ئەمە دابەزینێکە تایبەتە بە ذاتی ئەڵڵاوە من نازانم جارێ ئاسمانەکەت چۆنە چ جای وزانم خوا چۆن دابەزێ من جارێک کورسەکەی خوا هیچ کام لە عولەمای ئەم دنیا باسی کورسیان نەکردو ئەگەر خوا لە قورئانە بۆی باز نەکردینایە یا خوای گەورە لە ڕێی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەیەمە باسی عەرش و لەوح و قەلەم و کورسی نەکردایە کورسی چی عەرشی چی بەهەشتی چی جەهەنەمی چی لەوحی چی قەڵەمی چی ئەمە ئەو عیلمە غەیبەیە کە خوا بە ئێمە وتووە ئیمانمان بە قورئانێک کە کەلامی خوایە بۆیە باوەڕمان بەم شتانەیە ئەینا عیلمی ئیسا تایسە نازانێت ئەم مەجەڕەی خۆمانی تیاین بۆ ئەخولێتەوە بۆ بەم دیوان ناخولێتەوە بۆ بەم دیوان ئەخولێتەوە گۆی زەوی بۆ بەم دیوان ناخولێتەوە بۆ بەو دیوان ئەخولێتەوە هێشتا ئەمەی بڕ نەکردووە ئێمە بەندەی خواین ئەم خوای تەبارەک و تەعالایە ئەم عەبدەی خۆی دروست کردووە ئەمە ئاساری گەورەی و دەسەڵاتی خۆیمان پیشانەدا ئێمە بیر لە ذاتی خوا ناکەینەوە نازانین خوای گەورە چۆن ئەمانەی هێناوەتە بوون بەڵام باسی دروستکردنی ئاسمانی بۆ کردوین کە چۆنی دروست کردووە و چەنی پێچۆکە دروستی کردووە کە ئیشەڵڵا و مقەدەر نەبێت بۆ ئەڵقەی داهاتوو لە خزمەتانە باسیەکەین بەڵام بووی باز نەکردوینە عەرشی چۆن دروست کردەوە خوای گەورە خۆی بۆ لە قورئانە بۆمان باز دەکا فەرمێ ئینەما ئەمرۆ ئیزا ئەراد شەیئەن ئەن یەقوڵە لەهو کون فەیەکون خوای گەورە ئەگەر ویستی کارێ بکە هەرەوەندە پێڵێ ببە ئەبێت بەڵام لەگەڵەوەش ئاسمانەکانی بە 6 ڕۆژ دروست کردو عەرز و ئاسمانەکانی بە 6 ڕۆژ دروست کردو عەرز و ئاسمانەکانی بە 6 ڕۆژ دروست کردو خۆ ئەیتوانی هەر بڵێ ببە ئەبێ بەڵام حیکمەتی هەبوو لەو شتەیە حیکمەتی هەبوو لەو شتەیە بەڵام باسی بۆ نەکردوویە بێم عەرشە چۆن دروست کرابێ ئەم کورسی چۆن دروست کردبێ بە چەند دروستی کردبێ لە پێناوی چیا دروستی کردووە حیکمەت لەمایە چی ئەڵێ خوای ئێمە تۆ چی فەرمووە باوەڕمان پێێتی وەکو خۆی ئەوەی معلوماتە تۆ بە ئێمە داوەتێ بە بێ ئینکارکردن باوەڕمان پێێتی ناشتین ملی ئاەتەکان بچەمێنینەوە لەگەڵ عەقڵی شەق و شڕی خۆمان بیگونجێنین بیگونجێنین بڵێن ئەوە خوا مەبەستی لە عەرش مەبەستی لە گەورەی و دەسەڵاتی خۆیەتی ناشتێکی تایبەت نییە لە کورسی مەبەستی پێ ئەوە نییە مەبەستی پێ نە خوای گەورە کورسێکی دروست کردووە کە هەر حەو ئاسمانەکە لە چایەک و ئەڵقەیەک وایە لە سەحرایەکە بۆچی دروستی کردووە لە حەدیثەکە بۆمان هاتووە لە جێپی خوای مرقاتێکە بۆ سەرکەوتن بۆچی بۆ لای عەرشی تەبارەک و تەعالە عەرشی دروست کردووە خۆشی ئەم عەرشە کورسی خوایەتیە سەریری مەلیکە عەرشی پاشایەتیە ئەمە سەقفی هەموو بوونەوەرەکانە لەسەر عەرشەوە مەگەر خوا زانێ خۆی چی کردووە خوای گەورەش خۆی زانێ شتی کەشی چۆن دروست کردووە لەکوێ دروستی کردووە كل يوم هو في شأن پەروەردگارمە هەر ڕۆژێ ئارەزوی خۆیەتی چی ئەکا و چی ناکات ئەمە خوای و خوایەتی خۆیەکە ئێمەش عەبدین و باوەڕمان بەم تاق و تەنیایی و دەسەڵاتەی خوای پەروەردگارمان هەیە قورئان چۆنی فەرمووە حەدیثەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم چۆنی بۆ باس کردوین ئاوا وەری ئەگرین ناچین وردەکاری ئەم عەرش و کورسی و لەوح و قەڵەمە زیاتر ورد بکەینەوە لێرەشا لەسەری ئەوەسین کۆتایی پێدێنین لەم مەسەلەیە بەڵام ئەگەر خوای گەورە یارمەتیمان بە بۆ ئەڵقەی داهاتوو بزانین قورئان چیمان بۆ باز دەکات حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم چیمان بۆ باز دەکات دەربارەی دروستکردنی ئەم حەوت طەبەقەی ئاسمانە یاخود ئەم ئاسمانەی کە خۆمانی تیا ئەژین و لەگەڵ عیلمی ئەمڕۆیە چۆنە گوجێ ئەمەیە شتێکە ئێمە هەستی پێکەین لە ڕێی تەلەسکۆباتەکانەوە لە ڕێی چاومانەوە لە ڕێی تەجروبە و تاقیکردنەوەکانمانەوە ئەمە ئەو مادەیە کە ئێمە لێرەیە باشتر شارەزاین کە ئەمانەمان بۆ یەکلا بۆ سێرمان کرد مطابقی قورئانە هەچ کەسێک کە گومانی هەیە با تاکید بێت چۆن خوای گەورە هەموو ئەو شتانە چونکە خۆی بەدیێنێت یەک غەڵەتی تیان نەکردو چۆنی دروست کردو ئاوا بووی باس کردوین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە هیچ شێوەیە لە عیلم و توانای ئەوان نەبوو کە ئەم معلوماتە بە ئێمە بگەێنێت کە ئینشەڵڵا بەحاولاکەین لە ئەڵقەکانی کە باسکەین معلوماتی ئەمەندە وردیتیایە بە خەتەرەش بە عەقڵی کەسان نایە هەر بە خەتەرەش ئەمڕۆ عالمەکان بە تەجروبەش سەلماندویانە لە مختەبەرەکە چی هێشتا عەقڵی خۆیان بڕی ناکات بە سەلماندویانە ئەڵێن ئاوایە بەڵام ئێمە نازانین چۆن ئاوایە نازانێت چۆن هەر شتێ بگاتە خێرایی تیشکی تر بارستایی نامێنێت
بەڵام بە عملیش فەرماندویانە نازانێت چۆن هەر سورعەتێ بگاتە خێرایی تیشک ئیتر سورعەتەکەی بێ بەچی بە سفر زەمن نامێنێت کات ئەوەستێ عەقڵی لای بڕێت بەڵام لە ڕاستیشە لەناو مختبەرا فەرمێنراوە کە ئەمە حەقیقەتە ئێمە چونکە ئەمانەیان ئاسانە علم فەرماندوێتی خۆمان هەسی پێکەین بە پێنج حواسەکە ئیشەڵات تۆ زیاتر لەسەری ئەڕووی وردی ئەەکەینەوە بۆ ئەوی لە ڕێی ئەوانەوە بۆمان دەکوێت کە قورئان چەند ڕاستەوە هەمووی لەلایەن خوا باس کراوە اینجا گەورەی و عەزەمەت و دەسەڵاتی خواشمان بۆ دەرکێت بە شتانێک کە خۆمان ئەیبینین بۆی کەسانێک پێمان ناڵێت تۆ باسی عەرش و کورسی و لۆح و قەلەمەکەی کە ئەمانە خرافیاتن و هیچی دیار نین ئێمە خوا بۆی باس کردوین لە قورئانە قورئانیش بەڵگەی حاشا نەگرمان لە هەڵنەگرمان لە بەردەسایە کە کەلامی خوایە هەرچیش لە لای خواوە هەو غەڵەت قبوڵ ناکات ئێمە لەو کەسانین کە باوەڕمان بەغەیب هەیە خوایە لەوانەما قبوڵ کەیت و بەوانەما حساب کەی کە ئیمانیان بە خۆت و بە هەموو ئەو هەواڵانەی کە لە قورئانەکەت و لەسەر دەمی پێغەمبەرەکانتان نردوتە بۆ مرۆڤایەتی لەوانەما قبوڵ کەی ئەڵێن ربنا إننا سمعنا مناديا ينادي للإيمان أن آمنوا بربكم فآمنا خوایەوە گوێمان لێ بوو بانکەرێک خەڵکی بانگە کرد بۆ ئیمان بۆ باوەڕهێنان بە تۆ بە تاکوتەنیایی تۆ بە دەسەڵاتی تۆ ئێمە ئیمانمان هێناوە خوایە تۆ بە شایەت بە ئەم شایەتێمان بۆ وەرگرە بۆ قیامەت باوەڕمان بە هەموو گەورە و بچووک و دوودرشتی ناو کەلامەکەت هەیە ئەو قورئانێکەوە نازڵ کردووە ئەوەی کە عەقڵمان بڕێکاوەشی کە عەقڵمان بڕی ناکەوە خۆی باوەڕمان پێێتی ئەڵێن حەق و لەلایەن تۆ دابەزیوە لەو کەسانەمان بنووسە کە ئیمانیان هێناوە لە گوناحکارمان خۆش بۆ لە تاوانمان